نرخی بنزین بەردەوامە لە بەرزبوونەوە و لەگەڵیشیدا ڕیزەکانی سەرەگرتنی شۆفێران بۆ وەرگرتنی بنزین درێژ دەبنەوە. لە هەولێر بۆ هەر لترێک بنزینی بازرگانی نۆرماڵ 975 دینار و بۆ سوپەریش 1295 دینار لە شۆفێران وەردەگیرێت. نرخی 1 لتر گازیش گەیشتووە بە 1095 دینار. خەڵک زۆر بێزارە با دڵنیات کەمەوە من خۆم پێشمەرگەم کوڕەشەیدی ئەم حیزبم با ناویشی نێنم بە سوێن بەخوا خەڵک زۆر بێزارە. بەردەوام گرانبوونی نرخی بنزین هاوڵاتیانی ماندوو و بێزار کردووە. ئەم هاوڵاتیە وەکو خۆی دێڵێت کوڕی شەهیدێکی حیزبی دەسەڵاتداری هەرێمە بە دڵێکی پڕەوە دەڵێت بەڕاستی خەڵک زۆر بێزارە حکومڕانی ئاوا ناکرێت. خەڵک زۆر بێزارە با دڵنیات کەمەوە من خۆم پێشمەرگەم کوڕەشەیدی ئەم حیزبم با ناویشی نێنم بە سوێن بەخوا خەڵک زۆر بێزارە. بنزینە نییە نەو تەمانیەکە من 55,000 داوە ئەوە هاوینە وەرم نەگرت. قەسەم بەخوا وەریگەم لەوانەیە بیڕێژم لەوانەیە بیڕێژم سوێن بەخوای گەورە. بۆچیمە من هەموو ڕۆژە 10,000 15,000 شەکەم دوو مناڵی بچووکم هەیە ئەبێ نەوتەکەیان بۆ بکڕم بە 20,000 و بە 15,000 بە دەبای بەم بۆ ماڵ هاوینە نەوتم بۆچیە تازە. ئەوەش حاڵی بنزینەکەیەکەی بینی ئەوە با سەرۆکی هەرێم بزانێ با سەرۆکی حکومەت بزانێ خەڵک زۆر بێزارە. ئەم وەزع ئاوا ناڕوا بەڕێوە با ئاگادارێکەمەوە. بەڕاستی زۆر قورسە زۆر هەتە بارودۆخی گوزەران و ژیانیش لەسەر بنزینە زۆر قورسە. بەڕاستی بنزین 920 بەڕاستی ئەو بنزینە ئێستاش تەوزیع دەکرێت باشە ئیلا دەبی بدرێتە کۆمپانیا یعنی حکومەت بەنزیخانەی حکومی نییە کە بدرێتە خۆی بدرێتە بە جوانی ئیلا ئەو لەقە هەیە لەقی کە زۆری هەیە بە تەوزیعکە بە جوانی ڕێک و پێک و دووەمیش بنزین گرانە بە حەقەت خێرە بە 450 لە پردێ لە مەغبور لێرە بە 690 یعنی بەڕاستی ئەم ئیشی تەکسی دەکەم هەر ئەوەتەیە باروگوزەرانەکەم دەسوڕێ ناسوڕێ تقریبا 50 دقه لە سڕەمە هێشتا زۆرشما لەوانێت سارێکە 20 دقەش ما بێتە پانزینی تێ بکەم ژیان زۆر زەحمەت کەتە باید 3,000 شێ دەکەن نیوەی زیاتر بەس لەو پانزینە یعنی داوا لە حکوومەتی دەکەم چارەکمەوە بە مۆمان بکەن. پەرلەمانتارێک پێی وایە بانگەشەکانی حکوومەت بۆ نەبوون و کەمی بنزین دوورن لە ڕاستیەوە. ئەو دەشڵێت ئەوەی باری قورسی دۆخەکەی هەڵگرتووە هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتن و چەندین کاتژمێر لە سرەی وەرگرتنی بنزین بە نرخێکی گران دەوەستێنرێن. ئەوەی ئێستا دەگوزارێ لە بەهۆی گرانی نرخی سوتەمەنی بە تایبەت نرخی بنزین و گاز کرێی هاتو چۆش گران بۆ لەسەر شانی هاوڵاتیان خاوەن ئۆتۆمبیلانی پاس و تاکسی نرخەکانیان زیاد کردووە لەبەرەوەی کە دەڵێن بنزین گران بووە و گاز گران بووە. ئێمە ناچارین کە بە گرانتر بیکڕین ناچارین ئێمە نرخەکان گرانکەین ئەمەش دیسانەوە دوو بارە و سێ بارە نرخ لەسەر شانی هاوڵاتی زیاد دەبێ و بارگرانی دارایی دروست دەبێت لەسەر شانی هاوڵاتی. گرانبوونی سوتەمەنی گاز و بنزین جگەلەوەی بارگرانی گەورەی لەسەر شۆفێران دروست کردووە هاوکات بۆتە هۆکارێکیش بۆ گرانبوونی نرخی کرێی گواستنەوە. لەو دۆخەشدا قەیرانەکە گشتگیرتر بووە و سەرجەم هاوڵاتیان پڕشکی ئاگری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنیان بەرکەوتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.